بەڵێ ئازیزان و خۆشەویستان لەم تۆرەدا بازدا ڕۆژی جیهانی خوێندەواری دەکەین. خی گەورە لە قورئاندا دەفەرمێ قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون واتە ئایا ئەوانەی ئەزانن و نازانن یەکسانن و هەروەها یەکەم ئاەتیش کە بۆ پێغەمبەر دووری خوای لە بێدا بۆزی بە ئیقرا دەستی پێ کرد کەواتە خوێندن و خوێندەواری جگەر لەوەی کە لە ژیانی ڕۆژانەماندا گرنگە و لەلایەنی بەڕێوەچوونی کارەکان و پەیوەندیکردن بە وڵاتانەوە گرنگە لەلایەنی ئاینیشەوە گرنگی پێدراوە. قسە و باز لەسەر ئەوە دەکەین بزانین دیاریکردنی ڕۆژێکی ئاواکە نەتەوەی گرتوەکان هەشتی ئەیلولی هەموو ساڵێکیان دیاری کردووە بە ڕۆژی جیهانی نەهێشتنی نەخوێندەواری گرنگی چییە؟ ئایا گرنگی دراوە بەوەی کە نەخوێندەوار لە هەرێمی کوردستاندا نەهێڵدرێت و ئەوەی کە هەیە بتوانن هەتاوەکو ئاستێکی کەمیش بێت خوێندن و خوێندەواریان هەبێت. قسە و باز لەسەر ئەم بابەتە دەکەین و قسە و باز لەسەر کەم و کوڕیەکانی کەرتی پەروەردەش دەکەین بە میوانداری میوانەکەم کا لە ستۆدیۆیە مامۆستا ئاواد ئەبوبەکر سەرپەرشتیاری پەروەردەیی کە لە ستۆدیۆ لەگەڵمانە. زۆر بەخێر مامۆستا. زۆر سپاس. مامۆستا دیاریکردنی ڕۆژێکی ئاوا ڕۆژێکی جیهانی بۆ نەهێشتنی نەخوێندەواری چ گرنگیەکی هەیە؟ بەڵێ سەرەتا خۆم بە خۆشحاڵەزارم. زۆر بەخێر. پیرۆزبایی گەرم لە هەموو ئەو مامۆستا بەڕێزانەکەم کە لەوانە بێژۆکران بەگرێ بەست کە گەڕوتینێکی باشتر و چاکترێ بەناوەندەکانی خوێندن دەستخۆشی لە وەزارە دەکەم. هیوامەوەیە کەوا مامۆستایان ساڵێکی نوێ بەخۆشی و بە ئاسوودەی بەڕێبڕن و پیرۆزبایی لە هەموو ئەو خێزانە بەڕێزانەکەم کە مناڵەکانیان بەرەو دریاکانی قوتابخانە ئەنێرن لە 25 نوێیە. دەستخۆشیم بۆ هەموو ئەو کەسانی کە ماندووە بن بە زانست و زانیاریەوە. درود و سڵاو بۆ ڕۆحانەتی هەموو ئەو مامۆستا بەڕێزانی کە لە ڕابردووە ئێمەیان فێری زانست و زانیاری و خوێندنەوە کردووە. ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ هەموو ئەو مامۆستانش کە هاوکارمان بوون و ئێستاش لە ژیانان بۆی بتوانین زیاتر گرنگی بە کۆمەڵگەکەمان بین کۆمەڵگەیەکی خوێنەوار کۆمەڵگەی تەندروست جێی خۆیەتی کەوا ئێمەش لە نەتەوەکانی دەوروبەرمان دوانەکەوین کاتێک سەرنجی مێژوو ئەیت کاتێک لە مێژوو وردەبیتەوە هەموو ئەو مرۆڤانە سەر زەویە ژیاون گرنگیان بە خوێندناوە گرنگیان بە نووسین داوە ئەتە بە پێی توانە و دەسەڵاتی خۆیان هەوڵیان ناوە دوانەکەون کۆمەڵی نووسینیان بۆ ئێمە بەجێ هێشتووە لەسەر دیوارەکان یا لەسەر ناوەندی کتێبەکانە کە ئێمە ئێستا شانازی بەوانەوە ئەکەین توانیویانە خۆیان خوێنەوارکەن ئێمەش ببینە ئەوەی کەوا بڵێنەوەی ئەوانین ئەم زانست و زانیاریە وردە وردە گەشەی کرد و زیای کرد تا گەشتۆ بەدەستی ئێمە ئێمەش لەم کۆمەڵگایە جێی خۆیەتی کەوا زیاتر گرنگی پێبین مناڵەکانی خۆمان نەوەی خۆمان فێری ئەو زانستە بکەن کە ئێستا لەبەردەستا هەیە زانستێک نا کە مرۆڤ بەرەو هەڵدێر و بەڵەو وێرانکاری بەرێت هەر زانستیشە مرۆڤەکانی گەشتە چڵەپۆپەی خۆشگوزەرانی هەر زانیشتیشە توانێتی مرۆڤایەتی لەناو بەرێت ئێمە ئەم لایەنە چاکەی تیران بازەکەین هەموو پەیامەکانی ئاسمانیش گرنگی تایبەتیان ناوە بە زانست و زانیاری و بە خوێنەواری و بە پێشکەوتنی کۆمەڵگا هەر کۆمەلگای خوێنەوار نەبێت هەر کۆمەلگایەک ڕۆشنبیر نەبێت کۆمەلگایەکە بێ بە ئاسانی لەلایەن دەوروبەرەکەیەوە داگیرەکرێ و کاری لەسەرەکرێت. زۆر باش مامۆستا ئایا خوێندن لە هەرێمی کوردستاندا لە ئێستا لە چه ئاستێکە دەکرێت بڵین هەموو تاکێکی هەرێمی کوردستان دەتوانێت بنووسێت و بخوێنێتەوە؟ بەڵێ خۆی ئێمە ساڵانی زوو کۆمەڵی خەڵکمان هەبوو خوێنەواریش نەبوو بەڵام چەندین کتێبی لەبەر بوو خەڵکانێکمان هەبوو نەچوو بۆ قوتابخانە بەڵام خاوەنی خبرەیەک بوو خاوەنی زانستێک بوو زانیاریەک بوو کۆمەڵی خەڵکمان هەبوو لە ڕابردووە ئەگە بگری لە دەیەکە لە شارۆچکەیەکە لە شوێنێکە دووسێ خوێنەواری تیا بوو بەڵام ئەمانە چرایەکی گەشت بوون مەشغەڵێکی چاک بوون بۆ ئەو نەتەوەیە ئەمە وردە وردە گەشەی کرد زیایی کرد ئەمە چەندین زانا و دانا و شاعیرمانەکو نالی و پیرەمێردومانە ڕۆژێک بۆ لە حوجرەکانە پێگەشتون و توانیانە ئێستا ئێمە معجەبین بە قسەکانیان بە شعرەکانیان بە داهێنانەکانیان لە هەمان کاتە کۆمەلگا بە شێوازێکی وا ڕۆشتووە خەڵک ئاسوودە ژیاوە لەم شارە لە شوێنەکانی ترا بەدەر لە مەشتەمەشاکەی زانست و زانیاری لەم شارە نەوەستاوە لە ڕێی ڕۆژنامە و گۆڤارەوە خەڵکێکە بۆ گرنگی پێداوە ئەگەر چی و کاتە بە ڕێژێک ئێستا ئەمە سەیرێکن شتێکی سادەیە بەڵام بۆ کاتە شتێکی گەورە بووە لە بەهاتنی ئینگلیزەکان توانیانە زیاتر گرنگی بە ڕۆژنامە و کتێب و خوێنەواری و مەکتەب و ئەمانە بدەن
ئەمە هۆکارێک بوو بۆی کەواتر شار بەرەو گەشەیەکی زیاتر بڕوا خوێندنەواری زیاتر گەشە بکات ئەمە بۆ هۆی ئەوەی کەوا ئەتوانێت بڵێن کۆمەڵگەیەکی خوێنەواری تێگەیشتوو لە کوردستانی ئەمە دەرکەوت ئەمە بۆ هۆی ئەوەی کابڵێت ئێستا بە سلێمانی ئەڵەن شاری پایتەختی ڕۆشنبیری ئەمە ئەگەر ئەو زانست و زانیاری خوێنەواریە نەبووایە ئێستا بە سلێمانیان وا ناوت یا بە شارێکتیان وانەوە کەواتە ئەتوانین بڵێن خوێنەواری بەردی بناغی هەموو کۆمەلگایەکە نەجبەدی مەلال لە قسەیەکی ئاڵێت تەنها خوێنەواریە مرۆڤەکان لە هەموو گیانەبەرەکانی دەوروبەری جیا ئاکاتەوە ئەجنا هەموو مرۆڤەکانی هەستیان هەیە بیرکردنەوەیان هەیە تێگەشتیان هەیە بەڵام خوێندەواریە مرۆڤەکان وا لێکە بۆکو مرۆڤ بوون بژین زۆر باشە هیچ سیستەمێک بێ کەموکوڕی نییە سیستەمی پەروەردەش لە لای ئێمە کەموکوڕیتیا هەیە وەکو دەبینین گەنجەکانمان زۆرێکیان لە قۆناغە سەرەتاییەکان ئاواز لە خوێندن دێنن و دەچن ڕۆکەنە کارکردن دەڵێن خوێندن هیچ داهاتوێکمان بۆ دیاری ناکە ئایا هۆکار چێکەوای کردووە ئەو کەموکوڕیانە لە سیستەمی پەروەردەیە هەبێت و خەڵکی وە گەنجانمان وابزانن کە خوێندن هیچیان بۆ هیچ داهاتوێک بۆ ئەوان خۆی هەموو کۆمەلگایەک بەشی خۆی خوێنەواری تێ هەیە هەموو کۆمەلگایەکیش بەشی خۆی خەڵکێک واز لە خوێندنە هێنێت هەموو کۆمەلگایەکیش لە چاو کۆمەلگەکانی تێکە بەراوردی بکەیت جیاواز لە کۆمەلگایەکی تر ئێستا خوێنەواری لە سلێمانیە زۆر جیاواز لە خوێنەواری لەگەڵ ئێرانە یا لەگەڵ تورکیایە لەگەڵ بەریتانیایە ئەمانە هەر وڵاتە و بەپێی ژینگەی خۆی و بەپێی توانە و قودرەتی تێگەشتنی تاکەکانی خۆی پرۆگرامی بۆ دانرا و ئیشی لەسەر کراوە خەڵکێکیش هەیە تا زەمانێک ئەتوانێت بخوێنێت ئایا کۆمەڵایەتی ببابەتەکەیە ئایا ئابووری بێت یان توانە و قودرەتی و کەسە خۆی بێت چونکە خی گەورە مرۆڤەکانی وەکو یەک دروست نەکردووە ئەگە مرۆڤەکان وەکو یەک بوونایە ئەم هەموو پێغەمەرە ناهاتنە سەر زەوی و مرۆڤایەتی ئاراستە بکەن هەر مرۆڤە و توانە و تاقەیەکی تایبەتی خۆی هەیە خی گەورەش هەر مرۆڤە بە شێوازێکی تایبەتی تر دروست کردووە ئەگە سەرنج بێ مرۆڤەیە زۆر زیرەکە بە یەک جار ئەو بابەتی تۆ پێڵی لە بەریەکە و یەکسەر بۆ دەڵێتەوە هەیە بە دوو جار هەیە بە سێ جار هەیە هەر تێ ناگات ئەبێ بە خاوەن پێداویستی تایبەت و بە شێوازێکی تر تێگەێنیت بەڵام ئەم کەسێک کە ئاوە خوێنەواری وەرناگرێت ڕەنگە لە بارێکی تررا پێشکەوتوو بێت چەندین زانامان هەبوو لە ڕابردووە لە قوتابخانە سەرکەوتو نەبوون بەڵام لە بارێکی کۆمەلگا لە بارێکی داهێنانی ژیانی مرۆڤایەتیە کەسێکی دەرکەوتو پێشکەوتوو بوون بەڵام بەردی بناغی هەموو کۆمەلگای خوێنەواریە مرۆڤەکان ساڵانی زوو بە بۆنەی باری سیاسی ئەو کاتەوە ڕەنگە وەکو پێویست مەکتەبی تاوا نەکرد بێن یا گوزەرانی ژیان قورس بووە کابرا تا ماوەی خوێنێتی ماوەدا ڕووی کردوتە ژیانێکی چی ناو کۆمەلگا و خۆی بژێن و بژێوی ژیانی پێیا بکات بەڵام لە هەمان کاتە ئەم زەلامی کەوا بووم کەسی کاوە هەوڵیا و مناڵەکانی وەکو خۆی نەژی هەوڵیا و مناڵەکانی زانست و زانیاری بێنە سەر چەندی خەڵکم وەسامەلاکماکمان مامۆستا نەبووە خۆمان مامۆستا دەرچوین بەڵام ڕەنگە مناڵەکانی ئەمەکو خۆمان دەرنەچن یارە بە خۆمان پێشکەوتوترەچن لە بارێکی ترا مەرجنی هەموو بارەکە تەنها خوێندنەوە بێ سە مناڵی وا هەیە لە باری ئایتیە کە پیانڵی سە مناڵی داڵ مناڵی ئەلفا یعنی زۆر زیرەکترین لە ئێمە کە کتێبە خوێنینەوە لە باری تەکنۆلۆژیا لە باریەوە ساڵان تەنها کتێب هۆکار بوو دوای ئەوە ڕادیۆ پیا بوو کە خەڵک زانست و زانیاری تەنها لە کتێب وەرنێک لە ڕادیۆشە وەری بگرێت دوای وای لە تەلەڤیزۆن پیا بوو سەتەلایت پیا بوو ئێستا وای لە هاتۆ هەموو ماڵێک ئایپاتی تایە و مۆبایلی تایە ئەم مناڵە مەجن لە ڕێکتێوەگە خۆی ڕۆشن بیر کات جاروات تۆ سیارە لێ ڕێ بۆ شوێنێکی دوور ڕادیۆکە ئەەکەی تۆ کتێبێکی تایە ئەم کتێبە تۆمار کراوە بەدەنگە خوێنرێتەوە تۆ لە هەمان کاتە شۆفێرێکی خۆش دەکەیت و گوێشی لە کۆمەڵی زانست و زانیاری نوێیە کەواتە مەرجنی هەموو شتەکان تەنها ببەستینەوە بە کتێب و یا بە خوێنەواری و جاروات کۆمەلگا زۆر لە پێشکەوتوترە بەڵام ئەم خوێنەواری نابێتە هۆکاری ئەوەی کەوا خەڵکێکە بە هەر بخوێنێتەوە هەر بخوێنێتەوە بەڵام لە بواری تر شارەزانە بێ و وڵاتەکانی دراوسی داگیری بکەن زۆر باشە لە هەنێ وڵات هەیە کە مەرجە هەتاوەکو پۆلی نۆ یان هەتاوەکو ئاستێکە بتوانێت نووسین و خوێندن بزانێت ئەو کەسە بخوێنێت ئایا لە هەرێمی کوردستانە هیچ شتێکی وا هەیە یاخود هیچ خۆی ساڵانی ڕابردووە ئێستاش خوێندنی ئیلزامیان پێوت بە زۆر ئەبێ ئەو مرۆڤەت بەلایەنی کەمەوە تا 6 بخوێنێت ئەو کاتە سەرەتایی بەسەر بنەڕەتیە ئەم مرۆڤە پێویست بخوێنێت ئێستا مرۆڤەکان وای لێ هاتووە تا پۆلی 6 خوێنێت هەرەوەی پێگەیشت و تێگەیشت ئەچێتە بوارێکی ترەوە هەشە بەردەوامی ئا بە خوێندن چونکە زانین لە ڕێی خوێندنەوە پێگات ئێمە ساڵانی زوو لە دێهاتەکانت پۆلی یەکمان 15-20 قوتابی بوو بەڵام پۆلی 6مان 2-3 قوتابی بوو بۆچی چونکە مناڵەکە کە پێگەرێتەوە ژیانێکی ترە و بۆرێکی ئەڕۆشت بەڵام خۆشبەختانە وەزارەتی پەروەردە بیری لەمە کردوتەوەکەوە خۆشەویستی قوتابخانەوە لە قوتابی بکات چۆن لە مناڵ پابند بێ بە خوێندنەوە یا لە هەمان کاتە پێویستەکانی ژیان وا لەم کەسە بکات لەم قوتابی بکە کەوا دە خوێندن نێنێت بڕوا بخوێنێت تاگاتە ئەو پلەی کە خۆی پێویستی پێێتی و کۆمەڵگاکە پێویستی پێێتی کۆکە ئێمە خوێندەواری نەبووە ئێستا چەندین دکتۆری زانامان هەیە لەم شارە
ئەگەوانە بەوە ڕۆمان لە هیندستان و شوێنی تر بکردا بۆن چارەسەری نەخۆشیەکانی خۆمان یا چەندین ڤێلا و شوقە ئەکرێ لەم شارە ئەگەر چۆن ئەندازیارەکانی خۆمان نەبووە بە لە وڵاتانی تر بمان هێنایە کەواتە خوێنەواری کارێکی وای کردو سەر لەم شاری خۆمانە ڕەنگی یاوەتەوە و وەزارەتیش خۆشبەختانە توانێتی گۆڕانکاری لە پرۆگرامەکانە بکە بە شێوازێکی نوێ ئیشی تا بکاتەوە لە بیرکاری و لە زانست و لە ئینگلیزی و لە کوردی و لەمانەیە بۆی ئەو مناڵی کە هێتە قوتابخانە بە سیستەمێکی تازە بە شێوازێکی تازە بە چاوڕوونێکی تازە پرۆگرامی تازە بخوێنێت ئەمە وەکو پرۆگرام وەکو لایەنی مامۆستاکەی یعنی هەوڵ دراوە کەوا مامۆستا سیمینار کۆڕ ببینێت لە هەمان کاتا خولی ببینێ بۆی بزانێت ئەم پرۆگرامە نوێ چۆن ئەڵێتەوە لە قوتابخانە قوتابی بێتاقەت نەبێت بێزار نەبێت خاڵێکی تیران ژینگەی قوتابیەکەیە کە قوتابخانەکەیەتی بەداخەوەسا ئەگەرچی دۆخێکی ناهەموار ئێمە پیاە تێپەڕین دەرەوەی شەستیمان هەموو پۆلی 50 تەلە بۆ 60 تەلە بۆ 40 تەلەبەی تایەکە سێ دەوام و دوو دەوام و قوتابیەک و پێویست کاتێکی کەمی هەیە مامۆستا فریا ئەو پرۆگرامە ناکەوێت لە هەمان کاتە دۆخێکی وایەتە پێشەوە 2 مانگ 3 مانگ تۆ دو ئەکەوی لە خوێندن ئەمانە جاری وایە پەڵە پرۆسکە دروست دەبێت لە بینی قوتابی و مامۆستا پرۆگرامە بەڵام تر خۆشبەختانە ئێمە هیوادارین ئەم ساڵێکی خۆش بێت بتوانین ئەو ئامانجانی کە هەمانە لە قوتابیەکانمانە بیبینین و بتوانین ژیانێکی خۆش لە قوتابخانەکانە بەڕێ بکەین. زۆر باشتا چەند دایک و باوکی ژوێ پرسیارن لەوەی کە هانی منداڵەکانیان بن یان هەندێک جار دەبینین کە لە قۆناغەکانی 1 تا 3 لەوانەیە منداڵەکە شتێکی وا نەزانێت بەڵام لە قوتابخانەکاندا ئاسانکاریی وا کراوە کە ئەگەر نیش زانێت هەر وەکو ئەڵێن بە پاڵ دەری ئەچێنن تا چەندێگەمە کاریگەری خراپ لەسەر مناڵەکە دروست ئەکات خۆی پرۆگرامی نوێ ئیشی لەسەرەوە کردەوە بەدانراوە بازنەی یەک بازنەیەک پۆل 1 و 2 سێگرێتەوە بۆ ئەمە بەسەر وەزارەت هاتۆ پرۆگرامەکانی جارێکی تر تازە کردەوە ئەوە ناهەر بەرگەکەی و دیزاینەکەی بگۆڕێ ناوەڕۆکی بابەتەکەی گۆڕی کە لەگەڵ عەقڵەتی مامۆستا عەقڵەتی قوتابیا بگونجێت ساڵانی زوو بۆ نمونە کۆمەڵە شتە خوێنرا لە پۆلی یەکە ئێستا مناڵ ئەوانە هیچی لە ژینگایی نەماوە و لە زاکری مناڵەکەشان نەماوە ڕاستە لە زاکری دایک و باوکیان ماوە ئێستا مەگە سەرنج بین وەختی خۆی برایم باڵدار ئەلفوبێیەکی دەرکردووە ئەم ئەلفوبێ بۆتە هۆکارەوەی کەوا ئێستا چەندها خەڵک هەیە چی حەزی لەم ئەلفوبێیە بۆچی چونکە خۆی تیابینیتەوە بەڵام ئێستا مناڵەکەی نە لەم ئەلفوبێیە نە لەم خەلدونیا خۆی نابینێتەوە بۆچی خۆی نابینێتەوە چونکە شتێکی تازەتر هاتوتە پێشەوە بۆ قوتابیەکە ئێمە ساڵانێک مۆبایلمان نەبوو ساڵانی بۆ هۆکاری گواستنەوەکو ئێستا نەبوو ئێستا هەیە ئەکری تۆ هەر بە حسابی ڕابردوو لێوێ ئەکری ئەمە ئیشێکی تری لەسەر بکرێت بۆ مەبەستا پرۆگرامەکە هەمووی گۆڕانکاری تێکرا بۆی قوتابی لێ بێزار نەبێت ئەمە هۆکارە بۆی کەوا چۆن ئەڵێت ئەم مناڵە هاتە قوتابخانە بە ژینگەیەک و بە شێوازێکی ئەوە جوانەوە بڕاتەوە دەرەوە کە چێژێکی تایبەتی لەم پرۆگرامەوە چێژێکی قوتایبەتی لەم قوتابخانە وەرگ وان نەڵێ وەڵا ئەوە بەربووین و تاوان و جاتمان بوو ئەگەر چی مناڵ سروشتی وایە زوو بێتاقە دەبێت لە شت ئێستا زانست ئەڵێ مناڵ 3 دقە هەیەڵێت چارێکی هێڵێ 20 دقە زیاتر ئەم کەسە چۆن ئەڵێ تەرکیزی لای تۆ نامێنێت ئەبێت تۆ ئێستا چی بکەیت گۆڕانکاری بۆ مناڵە دروست بکەیت ئایا بە داتاشوێ بێ ئایا بە گێڕانەوەی چیرۆک بێت لای خۆمان 40 دقە لە پۆلێکدا لەوانەیەکە ئەوە تێکەکەیتە سەرشانی ئەو مامۆستایە جاریوە سروشتی وانەکە ژوا هەڵەگرێت بۆ نمون مامۆستایەک هەیە بابەتێکی کیمیا هەیە یەکسەر لە تاقیگەیە ئەم قوتابیانە وا لێکات هەست وەختی ئەزانن و دەوانەکە تەواو بووە مناڵێکە لە پۆلیەکە مامۆستا چیرۆکی بۆ جێڕێتەوە باشە شعری پێڵێت بە ئاواز و گۆرانی و کۆمەڵشتی پێڵێ وای لێت ئەم مناڵی بێزار نابێت ئێستا پرۆگرامانە ساڵانی زۆی گو بخوێنە بخوێنە بڵێت ئەم مناڵە هەرێ وتۆ کوتوتی ئێستاوا نەماوە ئەم مناڵە لە پرۆگرامەکە خۆی ئیژەکات باشە بەسێکی ئەو کتێبانی بەردەستم بۆ بکەیت بیر پرۆگرامی تازەنیان بەڵێ تازەیە ئەمە هەموو ئیشمان لەسەر ئەوە کردووە کەوا مامۆستا ساڵانی گو دێ بنووسە تا خوارەوە بۆ زبن تاخۆ ئێساوا نەماوە ئەم پرۆگرامە نوێیانە ئیش دەستەرەوە کات لەگەڵ پرۆگرامەکە مناڵ خۆی ئیش بکات ساڵانی زوو مناڵ خۆی ئیشی ناکرد مامۆستاکەی هەموو شتێک بوو ئێستا مامۆستاکەی ئایا بیرکاری بێ کوردی بێ زانست بێت بابەتەکە ئایا دەست قوتابیەکە یا بە شێوازێکی گروپیان هەدی ئەم بابەتم ئاوا بۆ لێ بکەن هەموو قوتابیەکان تیا سەرقاڵە بن وەختی ئەزانی وانەکە تەواو بووە ئێستا مناڵەکان هەر چێژێکی تایبەتی لەوانەیە بینن بۆ ئەمە بەسە چی کراوە خۆشیەک لە قوتابخانەکانە هەیە بەڵام بەداخەوە خۆزگە ئەوەی کاکەی سەرشانی وەزارەت و بڵێن شاری سلێمانی خۆشمانکردنەوەیەکی زیاتری قوتابخانەکان لە دەرەوەی شەستی بۆی کاتێکی فراوانتر بدرێ بە قوتابیەکان ئەگەر چێستا هەندێک مەکتەب کراوەتەوە پێڵە مەکتەبی ئەهلی کاتێکی زیاتر ئەیە بە قوتابی بەڵام ئەوەی من بینیمە بە هەموو تەمەنی خۆم هەچی پۆلی دوانزەکانی هەر لە قوتابخانی حکومیە یەکەم و دووهەمیمان هاوتووە
لەگەڵ ڕێزما وەکوین یەک نییە بۆ مەکتەبە ئەهلیەکان بەڵام لەگەڵ ئەوەشە کە گرنگی زیاتر بە قوتابی پرۆگرامە درێت ئێمە ئێستا لە هەمان کاتە قوتابی مەکتەبە حکوومیەکانمان زیاتر پێشکەوتوتر و چاکتر و دەرکەوتوترن لەگەڵ کەشمارێکی زۆر قوتابی تیا خوێندکاری تیا خوێندکاری تیا لە هەمان کاتیشە هەندێک قوتابخانەمان هەیە مامۆسای زۆریشمان هەیە جاریوە زۆری مامۆستاژ هۆکارە بۆی کەەوە مناسەری لێ بشێ ئێستا مەساڵان مناڵێکی پۆل یەک سێ مامۆستای ئەبینی ئێستا تەماشاکە ڕەنگە 8 مامۆستا ببینێت 10 مامۆستا ببینێت ئەم مناڵە وای لێ نازانێت چێژ لە چ بابەتێک وەربگرێت ئێمە ساڵانی زوو مامۆسای کوردیمان و مامۆسای بیرکاریمان یەک مامۆستا بوو مامۆسای خەلدونیمان و مامۆسای بۆ نمونە زانستەکەمان یەک مامۆستا بوو وای لێ هاتۆ چۆن ئالوودی ئەم مامۆستایە ئەوی خۆش دەویست ئێستاش ئێمە خۆمان کە بە ڕێگایەگە ڕۆین یا ڕستمەکە بینی مامۆسەکەمانە حەزەکەین دەستی ماچ بکەین بەڵام ئێستا تەماشاکەی لەبەروی زۆری کۆمەڵێشێت بۆتەوە ئەوەیەوە ئەم مناڵە چێژ لە مامۆساکەشی نابینێت کە پێویستە چۆن چێژ لە دایک و باوکی و کۆمەلگاکە بینێت ئەوە چێژی لە مامۆساکە ببینێت زۆر باشە بە باسێکی ئەو خوێندنە بکەین کە لە ڕابردووە هەبووە بە تایبەتی ئەو کتێبانەی کە مامۆستا ئیبراهیم ئەمین باڵدار دایناوە دارە دووداری دووریدی ئایا بوونی ئەمانە شتێکی باش نەبووە کە هەر بمێنێتەوە و لە سیستەمی خوێندندا هەبێت و لەپاڵ ئەوەی کە هەندێک گۆڕانکاری تووشەکرێت بەڵێ خۆی وەزارەت بە باشی زانی گۆڕانکاری بکرێت لە پرۆگرامەکانە ئەو بۆ 2012 لیژنەیەک پێکهاو لە سلێمانی لە گەرمیان لە کەرکووک لە دوهۆک لە هەولێر هەولێری چەند بەشێکی زۆری هەیە ئیشکرا لەسەرەوەی کەوا پرۆگرام تازە بکرێتەوە ناکرێت مناڵی سلێمانی شتێکی خوێنێ مناڵی هەولێر شتێکی تر بخوێنێت بۆ مەبەستە هاتنێ خستنێکیان کرد لە بینی پرۆگرامەکانە کە وای بێت مناڵی پۆلی یەک لە هەر شوێنێک بێت پابند بێ بە پرۆگرامەکەەوە بۆ پرۆگرامی پۆلی دوو دانرا پابند بێ بە پرۆگرامی پۆلی یەکەوەی پۆلی سێ دانرا پابند بێ بە پۆلی یەک و دووسێەوە چۆن وەکو زنجیرەیەک وا بێت دەسامە زانست و ئینگلیزی و بیرکاری و کوردیشمان ئاوایە یعنی ئەو مناڵە هەر ئەوەی ئەی خوێنێ بەڵام ساڵ بە ساڵ لەگەڵ گەورەبوونی تەمەنیا لەگەڵ بیرکردنەوەی عەقڵەتیا پرۆگرامەکانی بۆ قورسترە بێت و کە سوودی لێ ببینە بپێی توانای ژیری ئەمە ڕاستێ ئێمە ساڵانی زوو دارا دووداریمانە خوێند هەموو لایەنە چاکەکانی کتێبەکانی مامۆستا ئیبراهیم باڵدارمان لەم پرۆگرامە نوێیە هێشتوتەوە لە هەموو پرۆگرامەکانی دەوروبەر و وڵاتانی دراوسەیە پرۆگرامێکی نوێمان دروست کردوێتەوە کە لەگە قوتابیا بگونجێت ڕاستێستا دایک و باوکی قوتابیڵێ ئەمی تر چاک بۆ ئیتر واش بوو بۆچی ئەم وەختی خۆی چێژی لەو پرۆگرامە بینیوە مامۆستاکەی مێوەژی بە بوودە دەژوورە مامۆستاکەی چۆنەڵێ هەموو شتەکانی بە عەمەلی پێوتووە ئێمە مامۆستای ئێستای ئێمەش خۆمان هەیە وەکو مامۆستا جوانۆ مامۆستا دلێر و مامۆستا نەسرین و کۆمەڵی مامۆستای چاکمان هەیە لە سلێمانیا لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا شوێنەکانی تری ئەمەگە بەدڵسۆزی دەرسەکانن و حەزەکەی دەرسەکە دابنیشی نەڕۆیتە دەرەوە مامۆستا بۆچی ئەوە ناکەم بە مەرج کە هەندێک وانە هەیە لەوانەیە شتەکە لە بەردەستدا بێت باشتر بوو ئەوی قوتابیەکە تێبگام نایکەم بە مرج لەسەر مامۆستاکان کە بە شێوازی کرداریش خۆی ئەم پرۆگرامان وا داناوە بە حکمی خۆمان مامۆستا بین لە ژینگە ڕابردووە ژیانی بە شێوازێکی ئەم پرۆگراممان نەخشاند و ئیشمان لەسەر کردووە هەموو شتەکانی لە ژینگەیە هەبێت شتێک نەبێت ئەگە ساڵانی زوو سەرنج بیت ئێمە مامۆستا خەری خەیاڵی لە 1990 ئەلفوبێی داناوە بەڵام گە سەیرکردم ئەلفوبێ ئێستا عەرز و ئاسمانی فەرقە بەڵام ناژە فێری خوێنەواری بووە ڕۆژێک بۆ مەحوی و نالی و ئەمان لە حوجرا پێگەشتن ئەسڵا مە نەبوو کەلمە لە بەدەستمانایە ئێستا من ژانامەی کابرایەکم خوێندەوە ئەڵێ ئێمە تەباشیر و تەختەش نەبوو هەر بەدار لەسەر بانەکان ئەمان نووسی بەس بۆی خەڵک فێری خوێنەواری بکەین خوێندنەکەمان لەسەر عەرزەکە بوو باشە نەوەستاون دوایی ئێستا ئەم کۆمەلگاساتەوە پێێتە پێشەوە کۆمەڵشتی جوانتری تایە ئەبێ ئیشی جوانتر بوو ئەم مناڵە بکرێت دوای ئەوە ئەحمەد عەزیزاغا هاتووە ئەلفوبێیەکی دانا دوای حامی فەرەج هاتووە گرنگی بە ئەلفوبێکان ناو وێنەی بۆ دانەوەشتی بۆ زیاد کرد دوای ئیبراهیم باڵدار هاتووە بە چەند خۆناغێک تا بۆ ئەلفوبێی ئێستا ئەمە ناکرێ بڵین وڵات ئێمە کتێبەکەی مامۆستا ئیبراهیم باڵدار ڕاستە لە ڕابردووە خزمەتێکی کردووە ڕاستە لە ڕابردووە عەزێتێکی کێشا و کۆمەڵە جیلی پێگەیاندووە بەڵام جیلی ئێستا بە نمونێکی واقعی خۆمە بینەوە ئایا ئێستا پاسی پۆڵەنی بێتەوە خەڵک سوارە بێت نا ئایا ئەو خواردنی ساڵانە خوڕە ئێستا بۆ خەڵکی دابنێ ئەی خوارد نا ئێستا ڕۆژێ من و تۆ خواردنێکمان پێخۆش بێت مناڵەکەمان خواردنی پێخۆش نییە من و تۆ ئێستا چینە شوێنێک و چێژی لێوەرگین بۆچی وەختی خۆی چێژمان لێوەرگرتەوە کە مناڵ بووین بەڵام ئێستا مناڵەکەی من و تۆ چێژ لەو ژینگەی وەرناگرێت ژینگەیەکی تایبەتی ترێکە پێویستە ئیشی بۆ بکەیت لە هەمان کاتە لە پرۆگرامەکانیش ئەوە کراوە بۆی ئەم مناڵە چێژێکی تایبەتی لە ژیان وەربگرێت زۆر باشە گرنگترین گۆڕانکاریکەوەی کردووە مناڵ بچوڵێنێت لەم پرۆگرامە تازەدا کە دانرابێت چ گۆڕانکاریەکە کرابێت یەکەم شت وەزارەت پرۆگرامی گۆڕیوە دوایەوە ئیش لەسەر مامۆستا کراوە دوای ئەوە ئیش لەسەر خودی قوتابی کراوە کە قوتابی چێژی تایبەتی ببینێت
وەکو ئەرزم کردی لەوێ مناڵی ساڵان تەنها ئەی خوێندەوە ئەینووسی ئێستا نا خۆی لە پرۆگرامەکە ئیژەکات ڕاهێنانی یەکەم ڕاهێنانی دووەم ڕاهێنانی سێم وەک دەزانین لە ڕێ ئەم ڕاهێنانە و لە ڕێم چالاکیانەوە قوتابەکە فێر دەکرێت کە کاتێک وانەکە تەواو بە شتێک فێر بۆ شتێکی وەرگرتووە بێتاقەتیش نەبووە ساڵان قوتابە زیرەکەکان فێر ئەبوون ئەو قوتابانەی کە ناوەند بوون و دواکەوتوو بوون خۆی گەورە توانای پێ فڕۆخپەردیمان هەیە ئەمە لە پۆلا پێڵین ئەمانە تا فێرە بوون ئەوەی تر بێتاقە دەبوون بەڵاسە لە پرۆگرامی نێوانیە هەموو قوتابەکان بە یەک ئاسفێری خوێندن و خوێنەواریەکە بن ئەمە وای کردووە کەوا مناڵ چێژی تایبەتی لە پرۆگرامەکە ببینێت بەڵام بە پشتبەستن بەچی بە توانای دایک و باوکی قوتابیەکەش ئێمە جاری وایڵێن دایک و باوکی دەڵێم من نازانم سعی بە مناڵەکەم کەم یان سعی پێکەمە خۆی ئەرکی ماڵەوە ساڵان و سزا بەکارە هاو بەڵام مەسەلە بەری کاتەکەی قوتابخانە کەمە هەنی ئەرکیانە بۆ قوتابیەکە لە ماڵەوە بیکات جاری دایک و باوکی بەو عەقڵەتەی پێڵەکە وەختی خۆی فێر کراوە ئێستا عەقڵەتێکی تازەتر هەیە لەناو پرۆگرامەکانی خوێندنەوە نا پێویستە دایک و باوکی قوتابی تەداخلی ئیشی مامۆستا نەکەن کە پرۆگرامەکە چۆن بە قوتابەکە ئەڵێتەوە زۆر باشە لەوانەیە لە ڕابردوودا خوێندنی گەورە ساڵان هەوە بێت بۆ ئەوانەی کە لە خوێندنی دواکەوتنیان خۆ بە هۆکارە لەوە کارەکان لە ناخۆشیدا بووین هەرێ گەلی کورد ناخۆشی زۆری دوور نەتواندراوە کە خوێندن بکەن ئایا گرنگی بەوەش دراوە پەروەردلانی پەروەردە توانێتی گرنگی بۆ کەسانە بدات کە ئەیانەوێت دووبارە فێری خوێندنی خوێندەواری بن ئەو لایەنانەی کە ڕێککردە کۆمەڵگەی ئێمە ئایا ئابووری بێت یان ئەو شەڕ و ناڕەحەتیانە بێت کە نەهێشتە خەڵکێک بخوێنێت بۆ ئەمە بەسەش حکوومەتی ڕابردوو مەحلومی کردبەوە نەهێشتنی خوێنەواری کردبەوە نەوجەوانانی کردبەوە کە بە 2 ساڵ ساڵێکی ئەبڕی نە بە 1 ساڵ 2 ساڵی ئەبڕی لە هەمان کاتا کۆمەڵێک خوێندن و کاری پیشەی وای کردبەوە کە ئەم زەلام لەگەر شانبەشانی خوێندنەکەی و شانبەشانی تەمەنەکەی فێری پیشەیەکیش ببێت بۆ مەبەستا برایم باڵدار لە ساڵی 56 ئەلفوبەیەکی دانا نووسرا بۆ ئەلفوبەی کوردی بۆ گەورەکان بە پێی عەقڵەتی گەورەکان ئیشەکرا ئەمە لە هەموو وڵاتێکا هەیە بەڵام کەم تا زۆر ساڵانە ڕێژەکە جیا ئاکرێتەوە دوای ئەوە کە ڕاپەڕین کرا سەیرێکە خەڵکێکی زۆر پێویستە بخوێنێ خەڵکێکی زۆری پێشمەرگەی خەڵکێکی زۆر هەیە لە بازاڕە ئیژەکان پێویستی بە خوێندن هەیە بۆ ئەمە بەسە ناوەندەکان کرایەوە جارێکی تر ناوەندەکانی نەهێشتنی خوێنەواری ئەمانی کە فرسەتیانە دەست دەرچۆ بخوێنەوە لە هەمان کاتە خەڵکیمان هەر بخوێنەوار وەرحەزی بە چی بوو بە بڕوانامە هەبوو بۆ نمونە لە تەمەنێکی گەورەیە بەڵام حەزەکە بخوێنێت ئەو کاتە خوێنی ئەواران کراوە زانکۆکانی ئەواران کرا بۆی ئەم قوتابێ بتوانێت ئەم مامۆسای بتوانێت پرۆگرامی چۆن بڕوانامەی زیاتر بێنێ خوێنی زیاتر بێنێ گەشە بەمە بکات هەمە هەرێمی کوردستان هەم لە ڕابردووشە حکوومەتی عێراقی ئیشی باشانە سەر ئەمە کردبوو ئێستا من دایکی خۆمێکێکە لەوانەی کە لە نەهێشتنی خوێنەواری فێری خوێنەواری بوو چەندها خەڵکمانەیە ئێستا لە کۆمەلگایە ژیان ئەبا بڕێوە لە نەهێشتنی خوێنەواریە فێری خوێنەواری بوو ئێستا کۆمەڵی خەڵکمانەی لە زانکۆکانە دەرسەڵێنەوە کۆمەڵی خەڵکمانەیە لە ناوەندەکانی بازاڕە خەیاتە یا بەڵێن دوکان نارەشتێکە کاتێک بووە فرسەتی خوێندنی نەبوو یا دایک و باوکە حەزیان نەکرد بخوێنە مناڵ بووە ئێستا ژیانێکی خۆشتی لە بەردەمیان کاتەوە فێری خوێنەواری بۆ کۆمەلگا بە بڕێەوە کەواتە ئەمە ئەتوانین بڵێن کۆمەلگا هەم هەرێمی کوردستان گرنگیان بەم بوارەیەوە کە مرۆڤ هەموو کاتی خوێنەوار بێت زۆر باشە من تەنها خولەکێکم ماوە لە کۆتاییدا چیت هەیە بۆ مامۆستایان بۆ دایک و باوکان بۆ ئەو کەسانەی کە حەز دەکەن زیاتر پلەیەکی بەرزتر لە خوێندن و خوێندەواری بەدەست بێت ئێمە لە پۆلی یەکە ئینگلیزیە خوێنرێت کوردیژە خوێنرێت بۆ مناڵی پۆلیەک تۆ زێمە قورسە چونکە کوردی لەم سەر لە ڕاستەوە بۆ چەپە ئینگلیزی لە چەپەوە بۆ ڕاستە کاتێ بە مناڵەکاڵی فلانشتم بۆ بنووسە بە عکسە بۆ دەنووسێت خۆزگە وەزارەت بیری لەوەی بکردایەوە ئینگلیزی بچێتە پۆلیسیەوە باشە خۆ ئەگەر چی ئەگەر لەگەڵ کەسێک لە باخچەکانیشدا هەنێک ئەمە کێشەمانە لە خۆی لە باخچەکانیشە فێر ئەکرێت بەڵام کە یێتە ناوەندەکانی خوێندنەوە پۆلیەک و دووسێتە مەشاکەی بە شێوازێکی چۆنەڵێت ئەو شێوازەی کە لە باخچە فێر کراوە لە باخچە شێوازێکی زۆر سەربەست و سەربەخۆی هەبووە بەڵام ناوەندەکانی خوێندنا قەیدێکی تایبەتی تری هەیە ئەم مناڵە جاری وایە حەزی لەمە نییە خۆزگە بکرایە تەنها لە پۆلیەکە زمانی دایک فێر بکرات چونکە لە هەموو عالەمە پۆلی 1 و 2 کە بازنێکی پیاڵێن مناڵ تەنها فێری زمانی دایکەکرێت بۆ ئەمە بەستەش خۆزگە وەزارەت ئەو هەنگاوی بنایە لە هەمان کاتیشە ئەو مامۆسانی کە پۆلی 1 ئەڵێنەوە بە حەقت کۆمەڵی مامۆسای ماندوون کۆمەڵی مامۆستان کارکێکی زۆر لەسەر شانیانە هەم وەزارەت هەم پەروەردەی ڕۆژهات و ڕۆژاوە بیریان کردایەتەوە کە مامۆسانی پۆلی 1 کە ئەم ئەرکە زۆرە قورسیان لەسەر شانە مناڵ فێری خوێنەوارەکە فێری دانیشتنیەکە فێری هەڵسەکۆتێکە مامۆستایانی کوردی پۆلی 1 سوپاسی تایبەتیان پێ بدرێت
زۆر باش ئێوە کوی کە لەناو وەکو سەرپەرشتیارێکی پەروەردەی و لەناو سێکتەری پەروەردەدان هیچ هەوڵێکتان داوە بۆ ئەوەی کە ئەو پێشنیارە بکەن کە تەنها لە قۆناغی سەرەتایی 1 و 2 زمانی دایک بخوێنرێت؟ ئێمە پێشنیارمان کردو بەس تا چەند جێمان لێگیرێت ئێمە ئیشی خۆمان کردو پێشنیاری خۆمان و هەڵوێستی خۆمان بووە بەهیوای ئەوەی کە پێشنیارەکەتان چاو بگیرێت. زۆر سپاس بۆ مامۆستا ئاوات ئەبوبەکر سەرپەرشتیاری پەروەردەیی کە لەم تۆرە لەگەڵمان ئابوو. زۆر سپاس بۆ ملایەکتان سەرکەوتوو بن.